سڵاوتان لەبێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندیەکانتە لە سەرەتۆری تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە ڕەوشی بەساڵاتچوان لە هەرێمی کوردستان دەکەین و گوزەرانیان لە ئێستادا هەروەها بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە گرفتەکانیان وەک باز دەکرێت. دیارە بەڕێزان ڕۆژیەکی تشرین یەکەمی هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی بەساڵاتچوانە لە هەموو جیهاندا واتە دوێنێ بوو. ئێمە ئەمڕۆ باس لە ئەو کێشانە دەکەین کە لە ئێستادا دەوترێت زۆرینەی بەساڵاتچوان لە هەرێمی کوردستان لە کێشەدان و تا ئێستا نەتوانراوە کێشەکانیان چارەسەر بکرێت بە پێی ڕەخنەکان بێگومان. هەروەها تاوەکو ئێستا داتایەک نییە ڕێژەی بەساڵاتچوان لە هەرێمی کوردستان دیاری بکات، بەڵام بە پێی پێوەرەکانی حکوومەتی هەرێم ناوەندی تەمەنی بەساڵاتچوو لە هەرێمی کوردستان 6 ساڵەوە دەوترێت. ئەمە ئەوە دەگەێنێت کە ڕەوشی تەندروستی لە هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە، بۆیە ئەو ناوەندە کەمەدانراوە. بۆ ئەوەی زانیاری زیاترمان دەستکەوێت پێشەوەی پەیوەندەکانتان وەربگرین دەچینە لای پەروین عەزیز بەڕێوەبەری ڕێکخراوی دەنگی پیران لقی سلێمانی. سڵاو لێبێ پەروین خان. پەروین خان سڵاو لێبێ. زۆر سپاس. دەتوانین بڵێن لە ئێستادا ئاستی بەساڵاتچوان توێژی بەساڵاتچوان لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدا یان خراپە؟ بەڵێ ئەگەر بەگشتی سەیری ژیان و گۆزەرانی بەساڵاتچوان بکەین ناتوانین بڵێن لە ئاستێکی زۆر خراپدایە، بەڵام ئەگەر بڵێم لە ئاستێکی بەرەو خراپبوونا ئەڕوا بۆ کێشەی بەساڵاتچوان کێشەیەکی شاراوەی هەرێمی کوردستانە وەکو زۆری کێشەکانیکە زۆر بەداخەوە کە ئەتوانم بڵێم ئەو کێشەیە بە هەند وەرنەگیراوە مامەڵ حسابێکی ئەوتەی بۆ نەکراوە لە پلانی گەشە پێدانی حکوومەتی هەرێمی کوردستاندا. کەواتە زۆرینەی کێشەکانیان چییە پەروین خان؟ بەڵێ بەگشتی کێشەی بەساڵاتچوان بریتە لەو هەموو کێشانەی تر کە پەیوەندی بە دەستنیشانکردنی مافەکان و دابینکردنی مافەکانی مرۆڤ هەیە. بەساڵاتچوانیش وەکو گروپەکانی تری کۆمەڵگا بە یاسایەکی تایبەت بە خۆیان ژیانیان زەمان نەکراوە و هەموو کاتێک لە ڕاوچەی داهاتوو ژیانی خۆیانان خەمی مستەقبەل و ئایندەی خۆیانە لە ژیانی داهاتوویاندا. بەڵێ پێت وایە زیاتر کێشەکانیان کێشەی ژیانی ئەوانە واتە کێشەی کۆمەڵایەتیە لە ڕووی دابینکردنی پێداویستیان هەلی کاریان کێشەی تەندروستیان هەیە؟ ئێمە ئەگەر بڵێن کێشەی نەبوونی زەمانی کۆمەڵایەتی ئەمە کێشەی گەورەترین کێشەی هەموو تاکێکی کۆمەلگایەوە بە تایبەتی لە کاتی بەساڵاتچوونە و بەپێی ئەو ئامارانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی پیشانیاوە ساڵانە بە چەند ساڵ جارێک ڕووپێویەکەکە لە هەموو وڵاتانەوە لە عێراقیش ڕووپێویە کراوە بەساڵاتچوان لە دۆخێکی ناتەندروستان و حساب بۆ باری تەندروستی بەساڵاتچوان نەکراوە لە بەرنامە حکوومیەکاندا لە عێراق بەگشتی و لە کوردستانیشا بە هەمان شێوە. بەڵێ پەروین خان دەبێت چۆن حسابیان بۆ بکرێت، چی بکرێت بۆی حسابیان بۆ بکرێت لە کۆمەڵگەدا؟ بەڵێ دیارە کێشەی بەساڵاتچوون کێشەیەکی جیهانیە و هەموو جیهان بەرەو ئەوە ئەچێکە ڕێژەی ژمارەی بەساڵاتچوان زیادەکە لە هەموو وڵاتەکانە بە تایبەتی لە وڵاتانەی کە گەشە سەندن بە خۆیانە ئۆبینن و بە وڵاتی گەشەکردوودا ئەندێن بەم دوو ئاستەی پێشکەوتوو ئەوانی کە بەرەو پێشکەوتنە ڕۆن بە ڕێژەی بەساڵاتچوان تیا زیادەکە واتە ئەرکێکی زیاتر ئەکەوێتە سەر حکوومەت بەهۆی بەخێوکردنیان و دابینکردنی خزمەتگوزاری بۆیان و دابڕانی ئەوان لە ئیش و خانەنشینکردنیان هەرچەنە بەساڵاتچوانی هەرێمی کوردستان لەو خانەنشینکردناوە یا لەو بەهرە کۆمەڵایەتی بێبەشن لەبەرەوەی لە کاتی خۆیان مەسەن خۆیان ناونوز نەکردەوە وەکو زەمانی ئیجتیماعی تەقاعودیەکیان نییە ئەرکەکە زیاتر کەوتوتەوە سەر خێزان. ئەمە ئەبێت مامەڵەیەکی وای لەگەڵ کرێ حسابێکی وای بۆ بکرێ پلانی درێژخایان دابنرێت چۆن ئەم بەساڵاتچوانە بێنێنەوە ناو کۆمەلگا و چۆن سوود لە توانەکانیان وەربگیرێ لە دەستگا خزمەتگوزاریەکانە بەپێی ئارەزوی خۆیان نەک بە زۆر بڵێن کەسێک توانای نەبێ و کاری پێ بکرێت. بەڵکو بەساڵاتچووی بریتێ لە ئەزمون ئەتوانێت حکوومەت سوود لە توانا و خبرە و ئەزمونەکانی ئەوان وەربگرێت. بەڵێ کاری ئێوە وەکو ڕێکخراوی دەنگی پیران چییە؟ ئایا ئێوە تەنها بە دواداچوون دەکەن یان هەندێک لە کێشەکانتان چارەسەر کردووە؟ واتە کاری ئێوەیە ئەوەش؟ بەڵێ ئێمە خۆمان بەکەمتر خەمەزانی بەرامبەر بە جێبەجێکردنی ئەرکەکانمان و ئێمە ڕێکخراوێکی بچووکی لە هەرێمی کوردستانە بەداخەوە کە زۆر کەم خەڵک هەیە یا ڕێکخرا و لایەن هەیە کە کار بۆ بەساڵاتچوان بکەن. ئێمە ئۆفیسی سەرەکیمان لە شاری دووەگەتوانین بڵێن توانیوێتی هەنێک لە بەرپرسیارەتی سەرشانی خۆی بەجێ بێنێ کە هەنێک خزمەتگوزاری بۆ بەساڵاتچوانی خاوەن پێداویستی تایبەتەوانی لە ماڵەکانی خۆیانە چاوەڕی خەڵکەکەن یا کەسیان نیە کە سوکاریان ئەنفالە
بە بەردەوامی خزمەتگوزاری خۆبەخشی سەردانزیار لە 450 خۆبەخش کار لەو بەرنامەیە ئەکا لە قەزا و ناحیە و گوندەکانی سەر بە پارێزگای دووەڵبەر لە سلێمانی ئەو بەرنامەیەمان وەستاوە و کار ناکەین. ئێمە تەنها لە ڕووی داکۆکیکردن لە مافەکانیان و پیشاندانی کێشەکانیان بۆ دەسەڵات ئەو نێ بۆمان بکرێ هەندێک پرۆژەی بچووکیشمانەیە وەکو دابینکردنی عەرەبانە و دۆشێکی شەلەر کاتێک یەکێک لەسەر جێگە ئەکەوێت بپی توانای خۆمان لەملا ئەولا ئەو جۆرەشتانە دابینەکەین بۆ کەسەکان کە پێویستیان پێوەباری گوزەرانیان خراپە. بەڵێ پەروین خان ئەگەر ئاگاتان لەو لێدوانەی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی بێ ئاماژی بۆ کردووە کە بۆ باشترکردنی ژیانی بەسەڵاتچوانی یاداشتێکیان ڕەوانەی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردووە تا چەند ئاگاتان لەو یاداشتەیە و بە دوواداچوونی ئێوە چی بووە پێشنیازی ئێوە چی بووە بۆ ئەم یاداشتە؟ بەڵێ ئێمە یاداشتەکەمان نبینیوە وەکو بینین بەڵام بەپێی ئەو وتانی جەنابی وەزیر وتی یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەوانکردنەوەی خانەی زیاتر و شوێنی تایبەتی زیاتر کە ئێمە وەکو ڕێکخراوی دەنگی پیران هیچ کاتێک هانی ئەوە ناین ژمارەی خانەکان زیاو بکە و نامانێت زۆرترین ژمارەی خەڵک ڕوو لە خانەکان بکە لەبەرەوەی لە وڵاتە پێشکەوتوەکانە گەڕاونەتەوە بەرەو خزمەتگوزاری کۆمەڵگەیی دابینکردنی جۆرە خزمەتگوزاریە کە لەناو خێزانەکانەوە یارمەتیان بیرێ و بتوان بە ساڵاتچۆکان بەخێو بکەن لە کۆمەلگا داهێنەوە. ئەمە لە یاداشتەکەدا باس کراوە ئەم بڕگەیە؟ ناڵم یاداشتەکەم نبینی بەڵام بوتەکانی وەزیرم گوێ لێ بوو. ئێمە بەڕاستی تا ئێستا یاداشتەکەم لە هیچ بڵاوکراوەیەکان نەدیوە بەداخەوە بەڵام وەکو کاری خۆمان ئێمە 4 ساڵ پێش ئێستا پرۆژە یاسایەکمان پێشکەش کردووە بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئومێدەوارم کە خاڵەکانی ئێمە بە هەند وەربگیرێت چونکە ئێمە ئەوەنەی هانی کردنەوەی سنتەر و شوێنی ڕۆژانە ئەکەین کە خێزانەکان بتوانن سوودی لێ ببینن بۆ خزمەتکردنی بە ساڵاتچۆکانیان وەک لەوەی کە سنتەرێکی تایبەت بکرێتەوە بە بەردەوامی بە ساڵاتچۆکان بخرێن ئەو شوێنانەوە چونکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی بڵێن ئێمە زیاتر کۆمەڵایەتین یعنی ئەودا ئەبێتە هۆی دابڕانێک بەڵام لە حاڵەتی مەجبوری و بێکەسی و بێدەرەتانیا دیارە خانەکان گرنگی خۆیان هەیە بەڵام بە ژمارەیەکی زۆر هیوادارێن حکوومەت بەو شێوەیە کە بتوانێت بیر لە خزمەتکردنی بە ساڵاتچوان بکاتەوە خزمەتی کۆمەلگایی زیاتر بێنێتە ئارا و بودجەیەکی زیاتر بۆ ئەو جۆرە خزمەتگوزاریانە دابینکە نەکردنەوەی خانە و شەڵتەری زیاتر بۆیان. بەڵێ زۆر سپاس بۆ پەروین عەزیز بەڕێوەبەری ڕێکخراوی دەنگی پیران لە قیسلێمانی. بەڵێ کەم پەیوەندیمان کاک سەبریمان لەگەڵدایە فەرموو کاک سەبری. کاتتان باش. زۆر سپاس کاک سەبری. فەرموو. کاکێکم بەڕامەکەتان زۆر جوانە زۆر خۆشە. بەسەرەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ساڵچوان ڕاستی بەڵام پرۆگرامێکی باش داڕشتووە بەڵام ئەبێت باشتر دابڕێژێت بۆ خۆشکردنی گوزرانی ژیانی بە ساڵچوان چونکە هەندێک بە ساڵچوان نەنیازی ئەوە نەکەوە یارمەتی هاوکاری لە حکوومەت وەربگرن چونکە ئەوانە دەوڵەمەندن زۆر دەوڵەمەندن زەنگینن حاڵیان زۆر خۆشە بەڵام ئەوانەی کەواتە هیچیان نەکردن لە هەژاریدا دەژین بادیتنی من بەڕای من هەرچی حکوومەت بۆ ئەو دەستە بەساڵچوان بیکرێت زۆر زۆر باشە ئەوە جگەی هەموو دڵخۆشی هەموو خەڵکی کوردستان. بەڵێ سپاس بۆ کاک سەبری لە زاخۆوە ئەڤین لە هەولێر. فەرموو ئەڤین خان. بەڵێ ئێوارە باش بەڕێز. زۆر سپاس ئەڤین خان فەرموو. بەڵێ دەستخۆشی بۆ تاوەرەکەت. زۆر سپاس دەکەین. ڕاستی پێتریە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چاودێریەکی گەلک باشانە چاو لە ئەو بەسەردا چوونەوە ئەو پیرەکان بکەن ئەچە نێری نەبی چ لە نمی نەبی بەس لەوێ هەندێڤە مخابن بۆ بنەماڵە ئەو پیرەکانان بۆ نمونە زۆر جارە دەهەستن ئەو پیرە مێرانە ئەم پیرە ژنانە فرەدانە دەرێ فرەدانە سەر شەقامیان دەهێنێرنە هەندێک ماڵێت خزمان بۆچی دێ ئەو بنەماڵەوانیان نەزیێتوانیان کچێتوانیان بەڵێ سپاس بۆ ئەڤین خان لە هەولێرەوە هەر لە هەولێرەوە بەشدارمە لەگەڵدایە سڵاو لێ بێ فەرموو. باش زۆر سپاس کاک بەشدار فەرموو. زمانی دەوای لەسەر شتێکە قسە بکەم. فەرموو کاک بەشدار. پارێزگایە خولی سێم هاتیە لەوە ئیمتحانەکان خولی سێم. بەڵێ فەرموو. باشە ئەوە کوردستان ناگرێتەوە. خولی سێمی تاقیکردنەوەکان بەڵێ. بەڵێ. ئایا دەمزانیایتان هەیە لەسەرەوە وتە؟ زۆر باشە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک
حەسەن شێخاوسەنی دەڵێت ڕێزگرتن و پێدانی پارەیەکی جیا چونکە ئەوان بێبەشن لە بیمە و ئیمتیازاتێک ئەوان لەو تەمەنە پێویستیان بە جۆرەها عیادە و عملیات هەیە ئومێد دەکەم وا بێت بەڵام مام قادر لە هەولێرەوە فەرموو مام قادر ئەو کاتە باش زۆر سپاس مام قادر برای بەڕێز ئەمایان دەستخۆشی لە خوشکە پەروین حەزیز دەکەم بەڵێ و لە خوشکە خەباتیش دەکەم لە شاری دۆهۆک پێشی خوشکە خەباتیش لە کاک تێلی دەکەم کە ئەمە کۆبنەوەکمان کرد لە شاری هەولێر بۆ ئەو مەبەستا و یاداشتی تاکیش مادایکە ئەنجومەنی وەزیران هەتا ئێستا بە هیچ شێوەیەک بەقەدەر تۆسقارەی زیارمەتی ئەو ڕێکخراوەی نەدایە و خۆشمان دەزانین ئەو ڕێکخراوە حالیە لە سلێمانی کار دەکا بە خۆبەقەس و لە دۆچیز بە خۆبەقەس کار دەکا ئەمە لێر بکانە ئەمە کۆبنەوەکمان کرد بۆ ئەوەی بتوانین لە شاری هەولێریش بە هەمان مەبەست ئیشی لەسەر بکەین بەڵام بەداخەوە هەتا ئێستا بە هیچ شێوەیەک حکوومەت یارمەتی ئێمەی نەدایە بۆ ئەوەی بتوانین سەرتەرەی ڕێکخراوە لە شاری هەولێریش و ئەو مەبەستا و ئێستا فەروین حەزیز بریا ئێستا لە سەهێل بە ئەمە قسەم لەگە کردمە هەتا ئێستا فەقیرەی نەیتانە جێگایەک بگری پارێکەی بداتن بۆ ئەوەی وەکو ڕێکخراوەکانی ئەوەی کە حکوومەت یارمەتیان دەدا هیوادارم ڕێکخراوی پیران دەوری خۆی بجێڕی بۆ ئەوەی ئەوانە لەبن مزگەفتەکان و لە حەدیقەکان و لەو زیادە قورتاریان بکەین بیانهینێنەوە ناو کۆمەڵ بە پێی یاسا عێراقی ژمارە 32 کەوا پێویستە ئەوانە ببنە کاریگەر نەک بچن وەکی کابرای گۆتەنی ئینتیزاری مردێ بکەن لە خارج زیاد دەکرێتەوە یادی ئەو کەسانێک کە تەقاعود دەکرێت عمریان لە 6 ساڵی زیاترە حەفلەی لۆ دەکرێت کەوا دەرێن ئەو حەفلەیە هیچیە وەڵای ئێستا دەکەوینە ژیانەتی خۆش بەڵام ئێمە دەبی ئینتیزاری قەبرستانی بکەین دەگەڕێز سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە وەلید لە هەولێرەوە فەرموو کاک وەلید سڵاو لێبێ باشی بەڕێک زۆر سپاس کاک وەلید فەرموو واللهی لەسەر هیچ مشکلەک نەبوو بەس ما پێشبارگەینە لەلایە ئەوڵی حکوومەت لە بۆمان چارەسەر بکات بەڵێ زێڕەوانی لای سەدی مووسڵ ئەوڵی هەموو سەرماگەکەمان موچەمان داخێ دێ موچە نازانین مەسەلەی چییە بەڵێ بەڵێ ئەوجا حەزمان دەکرد لەمان چارەسەر بکەم بەخوای بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت نەوزاد لە تاسلوجەوە فەرموو کاک نەوزاد زۆر سپاس کاک نەوزاد زۆر دەستخۆشیتان لێ یەکەم بۆ تەوەرەکەتانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس دەکەم کاکشمان ئەم تەوەرانە ئەو ژێنێ بەڵام بەداخەوە بەرپرسێک نییە جۆمان لێ بگرێت من لێرەوە پرسیارێک ئاراستەی وەزیری تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی وەزیرەکانی کە باشە تا ئێستا توانیویانە باری تەندروستی لە کوردستانە ئەم هەموو دەرمانە بەسەرچووە چارەسەرکەن وەزیری کاروباری کۆمەڵایەتی تا ئێستا توانیوێتی جێگەی خانە نشینان یا ئەو کەسانی کە کرێتین پارچەیە عەرزیان بەتێ بیکەن بەخانە ئەم تەوەرانە ئەو ژێنە بەڵام بەداخەوە بەرپرسان جۆمان لێ ناگرن بەڵام هیوادارم تۆزێ بە خۆیانە بچوونەوە ئاوڕێ بنەوە لەو خەڵکە هەتاوەکو کەی ئەم خەڵکە ئاوا بەم شێوەیە بژی ئێستا ئەم تەوەرەتان وژانوە هیوادارم جۆمان لێ بگرن بەڵام بەداخەوە ئەفسوود تەوریەکانە و ژێن و چەند پەیوەندیەکە کرێ بەڵام بەخوا ئەویش وەکو ئەوانی کە ئێکسپایی لەبێ کاکشوان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هێرش لە هەولێرەوە فەرموو کاک هێرش قوربانم کاتەوە باش هەموو کاتێکت کاک هێرش فەرموو دەستخۆشینە بەرنامە بەڕێزەکە دەکەم زۆر سپاس دەکەم وەکو کەمەندامان بڵێ بەڵێ من دەرەجە 1970 حتا ئێستا خۆم لە کەرکۆتێمە هەولێری یەک شتێکم بۆ ناکە نازانەوەیەکە یادێ شەرکە بۆ هیچ یەک شتێکم بۆ ناکرێ بەڵێ ئایا هۆیەکەیەوە چی نازانین هۆی سەبەبیەوە چییە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆری کۆمەڵایەتی فەیسبوک چۆمان جاف دەڵێت من دەڵێم حکوومەت خۆی بەسەر چووە ناشتوانێت یارمەتی پەکەوتوەکان بدات هەروەها نێچیر زراری دەڵێت هیچ شتێک نییە لێرە بەناوی حکوومەت حیزب و دەسەڵات
حزب دەسەڵاتدارە بۆیە بەسەڵاتچووەکانیش بوون بە قوربانی. ئەحمەد خان شاربوتی دەڵێت بە بڕای من حکوومەتی هەرێمی کوردستان یارمەتی هیچ بۆ بەسەڵاتچووەکان ناکات لە ڕووی مادیەوە. فاتیمە لە سلێمانی و فەرموو فاتیمە خان. ئەم کاتە کاک شوانگیان زۆر سپاس فاتیمە خان فەرموو. تۆ هاوڕێیانێک کە بەرنامەکان زۆر سپاس دەکەین. کاک شوانگیان بەنسبەت یادکردنەوەی پیران بەڵێ لەگەڵ ڕێزبا بۆ هەر هەمومان کەوا ئێمە هەمووشمان پیرە بین ئەچینە ئەو تەمەنە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لە هەموو پیران باتەوە چکەمە لە ڕێی هەمووانە ئەگەر خوات تەمەن درێژمان کە هیوادارم وەکو کەم ئەندامان چۆن هەوێیان بۆ کراوە کە ئەچنە هەر شوێنێ ئەوێکانیان پیشانی ئەو کەسانە ئەیان ئەو بەرپرسانەیان نایەن وەستێنن ئیشەکانیان بۆ جێبەجێ ئەکەن. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاوا هەوێ بۆ ئەو پیرانە بکرێتەوانەیە کەوا لە هەر شوێنێک ئەوەتن نەوەستن بە کتوپڕیش کات ئیشەکانیان بۆ جێبەجێ بکرێت چونکە من بخۆم لەم ڕۆژانە چوومە جوازات زۆری پیر لێبوو بەڕاستیەکەی هیوا هەبوو نەیەتوانی بۆستێت تەنە بە پۆلیسەکەی ئەو نەیەکردە ژوورەوە ئەگەر ئەوە هەوێکی پێبێ و بەستەرە بیکاتە ژوورانێ نەوەستێ تحملی نامێنێ جای یا زەختێتی یا شکرێتی لە حاڵەتێکە ئەو پیرە ئەبێتە هۆی تێفتونی حاڵەتی گیانی. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاورێک لەو پیرانە باتەوە. ئەمە یەکەم. دووهەمیش خۆزگە بانگەوازێ بکرایە لە ئیزاعی تەلەڤیزیۆنەکانەوە بۆ هەموو پیران کەوا یادیان ئەکەنەوانەیە شوێنێکی خاصیان بۆ تا بنایە یادی هەموو پیران ئەکەنەوە هەموویان دڵخۆش ئەبوون وەکو کوردەکەی خۆمان هەڵێ گەنجە خەرە ناخۆشی پیرە خەرە خۆشی ئەمە دڵی پێخۆش ئەبووکەوە حکوومەت ئەچێ بە تەنگیانەوە یا سەر و هەدی بچووکیان بانایە کە پێویستی ژیانیان پێدابین بکەن نەکرد ئاوا یادێکی بەسییتیان کردنەوانێکەوە زۆربەی ئاگاداری ئەم یادکردنەوەیان نەبوو. بەڕاستەکەی ئێمە لە گەڕێک خۆمان پیرمانەیە لە دایرە پیرمان هەیە ئەیان دام و دەستگا حکوومەکان بگەڕانەیە چی پیرێکی تایە بانگیان بکردنایە بۆ ئەو یادکردنەوەیە پیان خۆش بوو ئەیانوت ئەمە حکوومەتەکە بە تەنگ نەک ئێمە هەموو کەسێکەوەیە یعنی لێرە ڕێز و احترامێک بۆ ئەو حکوومەتش ئەبوو بۆ ئەو کەسانێژە بوو هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لەو پیرانە باتەوە هەویشیان بۆ بگرێ کە ئەچنە شوێنێ نەوەستن. ئێتر ڕێز و سپاسم هەیە بۆ تۆی بەڕێز و بۆ هەموو کارمەندانت. زۆر سپاس دەکەین. سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە بەردەڕەشەوە فەرموو کاک محەممەد. ئەو کاتت باش زۆر سپاس کاک محەممەد هەموو کاتێکت باش. دەستخۆشیەوە دوانە جێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ بنووسەوەرەکەت کاک شوان تا ئێستا بەرز تجارەتی گەندشی بەدەست نەگرتووە تا جارێک بە سەڵات چۆیەک بەدەست بگرێت بۆ نمونە ئەو ڕۆژە مەشاوێت لەو ناونووسینێ کاک محەممەد کاک شوان ساعات پێنجی بەیانی لە ماڵ وزوم ڕۆیشت مەری لۆ ناونووسی دەبینی یانی لازمە لەستە ملا 4 نەفەر 5 نەفەری لە دووە ئەوە دەچەوەی دەواتە ژۆری ئەدی ئەوەی قۆڕبەسەریش لە دەرێ واقعی نەبوو بەخوای ساعات 5 لە مارێ چوومە ساعات 7 گەشتنەوە دێ پێشە بوو پرسیارشی لەم لازمەشی دەکەم دەرێمی هی بەردەڕەشینە ئەدی لۆ ناونووسین خۆی تەوڕە دەکە دەمێ هی بەردەڕەش لۆ دێنێرە ئەدی ئەگەر هی بەردەڕەش نەبێ دۆبا بەدی بەردەڕەش لە خارجا تێ دەرێ هی بەردەڕەش هەولێر نییە ئەدی سەر بە چێن دەرێ هی بەردەڕەش هیوادارم هەر سەرکەوتووە. بەڵێ سپاس بۆ کاک محەممەد. شیروان لە هەولێرەوە فەرموو کاک شیروان. سلام علیکم باش بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک شیروان فەرموو. بەڕێزی داگەور ئێستاز دەکەین داوا سەرکەوتنەوە دەخوازمەوە بەرنامەت. زۆر سپاس دەکەم. بەڕێزی کاکە لە دەربارەی ئەو بەسەر چوانە بەڕاستی دا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بەڕاستی وشەی چاشان لوکە وڵای لە بەڕاستی لە ئەو کەمپەرخەمی بەسەر چوان بەڕاستی چان نەکرایە هەمی لەم بندیوارەکانی مزگەفت کەتینە لە ناو بازاڕەکان کەتینە هیوادارم حکوومەتی هەرێم بەڕاستی وشەی زۆر چاشان لەو کاتن معنە زۆر کەمپەرخەم بووینە زۆر. بەڵێ باشە دەستخۆش بەرنامەکە دەکەم زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کەندار لە دهۆکەوە فەرموو کاک کەندار. مەرحەبا کاک کەندار فەرموو. ئەوانی باشی برا سپاس دەکەم. پێدەم بۆ دینی بێژم. بەڵێ دکاری بە کرمانجی باخفی فەرموو. برا بڕاستی نسبەت حکومەتێ ماشەڵڵا پەرلەمانی وەزیرە حکومەتێ پارێزگارە مەسئولەقا هەمیە وڵا چ نەمانەکری وڵا بخوا هەنداگیری هەندادێک دای بخوا یعنی چ بێژینە چ نەمایە نەکری بخوا بەس نسبەت خەتی وڵا بۆ خەتی سەدەیەک جی نەکریە گەنجترین پێش دەبێژی خەلکی ئەنفالێ بێ دەبێ ئەنفال برا یا بیە ئافتان بریشتی عالەم نانی خوا پێت خۆت حکومەت و
وبرلمان وهني تاكد ما وقت أفتو مريش تسو فقد ناني خاطئ بخوي شي عرض شو نيجل موضوع ذبي أم هادينا أنفال كلام صدق حسي 2000 كيمياء باران كلام بري كوالا تبوي خلتيان فول شكريا تبجاوي والله هذا شرم زاريا يعني بخا جلك كي بس بو خلتي والله شنو كريا فدي براسي زي بقى بيستان يكني خراب ببد حكمة قطعة قد تهدى خراب تيجي شو أنا من كل شيء خايش تزاي من كانت مروبة خايش تزاي نبى 26 صلاة 24 صلاة إيش تم جنازة فوق نادينا يعني هذا جاي تم الدين نادينا يا نظني إيش تم جلك دايتوب النان مريض دهيا عيال إخوان والله ما قدرنا شوي حظ ظلام يجي شوي حتى أنا كحط ربح أنا واجر فينا حكمة أبايا وملا جي أبايا هجمر براسي بيت هجمر بلانا كي بقول جي أو جي وجد غير حسب أبرا بەڵە زۆر سپاس بۆ پێیانەکە سپاس بۆ کاکەندار لە دوهۆکەوە لە سەتۆری کۆمەڵایەتی فیسبوک ئەحمەد عومەر دەڵێت هیوادارم زۆر شتی چاک بکرێت بۆ بەساڵاتچوان چونکە ئەوانیش خزمەتی زۆری ئەم وڵاتەیان کردووە ئۆمێد زیرا دەڵێت ژیانی گەنجان ئەوەندە خۆش نییە تاوەکو باسی ژیانی بەساڵاتچوان بکرێت لەگەڵ ڕێزم بۆ گشت بەساڵاتچوویەک بەڵام لێرەوە دەڵێم با ژیانی گەنجانمان باشتر بکرێت تازە بەساڵاتچووەکان بەشی خۆیان دنیایان دیوە و جا بەخۆشی بوو بێتیان بەناخۆشی بەزبا گەنجانی ئەم سەردەما مافخورا و نەبن دەستخۆشیم بۆ ئێوە بەرنامەکەتان سپاسی دەکەین بەڵە پەیوەندیەکی ترمان لەگەڵدایە جەمال لە ئامێدیەوە فەرموو کاک جەمال کاک جەمال لە ئامێدیەوە ئەم کاتت باش زۆر سپاس کاک جەمال فەرموو هەلو بەڵێ کاک جەمال گوێمان لێتە فەرموو بەڵێ چاوانی باشی زۆر سپاس دەکەم جانترین سلااو و رێزت جەمان نهێلی ji devera Amêdiyê بۆ گشت کادر و کارمەندانی زۆر سپاس کاک جەمال نالیا زۆر سپاس دەکەین ڕێستە بڕاستی سەبارەت حکوومەتە هەرێما کوردستانê بەڵێ کاک جەمال حکوومەتە هەرێما کوردستانê زۆر tiştên baş devan sala dakirîne wekû taybet ku bêjin silfa eqarî bêjin ku wekû silfa zewacê dîsan bêjin gelek tiştê dîn ji van tişta kî em bêjin hikûmet çi ye hikûmet çawa dest pê dike hikûmet ji wê tişî dest pê dike ku ew meselen wekû ev kenalê ragihandinê xwe li van tişta dikene xwedan hikûmeta me pê vê ev çende nekiriye û ev çende kiriye û ev hostane jêgişwan kenala NRT bûye û dîsan hikûmeta herêmê jî xwe paş daye û ev tehmîk cêvecêkirîne بەڵە سپاس بۆ کاک جەمال لە ئامێدیەوە چرۆ لە سلێمانی باش کاکشان زۆر سپاس چرۆخان فەرموو دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم زۆر سپاس سەبارەت بە تەوەرەکە حکوومەتی هەرێم ئاوری زۆر لە گەنجیاوەتەوە و داواکاری گەنجی جێبەجێ کردووە اینجا نەکا بە ساڵات چوان کە ئەوان تەمەنێکیان هەیە و پیرن و توانای هیچ شتێکیان نییە سێرێکی کەسێک بە ساڵات چووە تەمەنێکی زۆری لە فەرمانگە حکوومەکانە بەسەر بردودا ئەوە تەمەنی گەیشتۆتە تەمەنی خانەنشینی سێرەکەی موچەیەکی کەم 200 بۆ 300 هەزاری بۆ بڕاوەتەوە ئەو کەسێکە بە ساڵات چۆ سێرەکەی لە کاتی بە ساڵات چۆکەی ئەو پێویستی زیاتری بەپارە هەیە لەوانەیە پێداویستی تەندروستی نەخۆش بێت زیاتر پێویست بۆ بکات سەردانی دکتۆر بکە و ئێمە زۆر هەمومان ینی لە ناو ماڵی خۆمانە کە سوکارمانە ئەبینین ئەو کەسانی کە پیر ئەبن وەکو مناڵیان لێتەوە حەز بە خواردنی زیاتر ئەکەن اینجا 200 بۆ 300 هەزار بەشی هیچ شتێکی ناکە سێرەکەی ئەچی پەوازار بە ساڵاتچووی وایەتە بەردەمت بە ڕیشی سەری سێ و لفکە ئەفرۆشێت یا خود لەزگە ئەفرۆشێ یا عەلاگە ئەفرۆشێ واللهی حکوومەتی هەرێم زۆر کەم تەرخەمە سەبارەت بە چی بە ساڵاتچوان وا گلەیەکیشمان لە خات و ئاسۆس هەیە کە ئێستا وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتیە وەبزانم تا ئێستا نازانم یەک جار بینومە سەرداری خانەی بە ساڵاتچوانە بکە ئەویش لە کاتی بەربانە لە ڕەمەزانە بوو پێویست ئەکا هەردوو مانگجارێ سێ مانگجارێ سەرداری ئەو شوێنانە بکە لیان بکۆڵێتەوە خۆشیان ئەلینین دایک و باوکیان هەیە پیرە بۆ سەرۆکی هەرێم ئەو کاتی کە دایکی لە ژیانە مابوو نەخۆشیێکی سووکی ئەبوو دایکی بەپەلە ئەگەیان دەدەرەوەی وڵات ئەی قەیچێ کە با بە ساڵاتچوانی ژۆک و دایکی خۆی وەکو باوکی خۆی وەکو کەسێکی نزیکی خۆی سەیری کات چونکە ئەوە لە ڕێگەی هەموو کەسێکە تەمەنی بە ساڵاتچوو عنیەوە نییە بڵێ من گەنجم و ئێستا پێویستم بە هیچ شتێک نییە ئەویش تەمەنێکی هەیە کە بە ساڵاتچوون ئەچێ
دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم و زۆر سپاس کات. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی پاڤێڵ لە هەولێرەوە. فەرموو باوکی پاڤێڵ. ئەو کاتەوە باش. زۆر سپاس باوکی پاڤێڵ. بێزەحمەت ئێمە پرسیارێکمان لە جەنابەت هەیە چەند جارێتریش پەیوەندیوان بە جەنابتانەوە کرد. بەڵێ فەرموو. کێشەی ئێمە ئەوەی ئێمەمان لە هەولێرە بەرامبەر گەڕەشی ژیانبوونی لێ بوونی تۆڵساوی پێوەستیەوە کە لەگەڵ هەولێرە لێک درراوە. بەڵێ. هەتاکۆم ئێستاکانی هیچ شتێکیان بۆمان نەبووە، تاکۆم ئامودی بەزەرگاکان ئامودەکان ئامودی کارەبا خۆمان نێکسن لە حسابی خۆمان. بەڵێ. ئیتر سپاسان نەکەین ئەگەر بگەین لە سری خۆتان زۆر سپاسان نەکەین لە واسلەی وەزەیەک بێت تێداین هیچ شتێک نییە هیچ شتێکمان نەبێت نەچون پێی ئەقاب سمزمانەکە بەڵاتن کێشەکەی ئێمە نەوزاتادی هیچ حسابێکمان بۆ ناکات و بۆ نەوزاتادیە لەماش قەرار دەبێت بکەین تاپۆ هەتا هیچ زەنجێکیان نازانم بۆ خۆیان لە جێریدا خۆیان کردووە لەو مەوزوعە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت وچانێک و دێنەوە لاتان. بەڵێ بەردەوامی لەگەڵتان باوکی حەمید لە زاخۆ. فەرموو باوکی حەمید. باوکی حەمید سڵاو لێبێ فەرموو. السلام عليكم. عليكم السلام باوکی حەمید فەرموو. شلونك باشی؟ زۆر سپاس دەکەم. سەبارەت سیارەوە والله کاکە ئەویدی حکومت در سیارە و دەسەڵات ئەو کەس پارتی دموکراتی کوردستان در سیارەش گەنجا وش عەمد ناخچووە عەمراژە شپیرە و تشتێکی ناکەم خودێ بخوا يعني هەگەر ئیک ڕئیسێک بەدێ چاوێ خوا دەست خەڵکی کوردستان هەمیە بەلێ خوا نادەست حەزب خۆمێ کە وەکی بارزاني شخصي قد أنا بين يعني رئيس يا قرتو قورون كومال يا كاتي ما بين الرئيس همي رئيس كرئيس بس ما بين سالك يعني بس رئيس بس هي بورتي بتنيا جابوا خدتي بورتي بتنيا كاك بس جابوا خدتي يا قرتو يا كومال يا قورون يا ديتري يا كتي بس جابوا خدتي أنا لا بدي خدت برجان ديت يا فيديو خوا لا تشتكي بوجانجات كلا خدي قال همي فاخر خالق نزاد شكل خالق يعني ولي هطلع بهنا والله طيبنا والله يعني أنا ضابط شكل يعني أم جو خودش ولا كنت شو خبرون خالقي والله كي رئيس بو كي أفنى طواب تشتوى أكي قوم خليلان بنقوي ما بقى دست كده بو خده يعني جت هاي جت ظلي هاي هالمالي شو ظلي بالذات دولا كيفون دست رئيس بنامالي دا وهاتبو بلا باوکی حەمید بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ باوکی حەمید لە زاخۆوە سید سەبور لە هەولێر سڵاو لێبێ فەرموو. مرحبا لێبێ. زۆر سپاس دەکەم. کاک شلون دەگەیشتی ئەمە کێشەیەکمان هەیە بەنسبەتی پەنابەرەکانی ئەوەی لە ئێران گەڕاوێتەوە. بەڵێ. ئێمە بۆ خۆم دەکەیتی ساڵی 2010 گەڕامەتەوە چەندە کەینە مڕازعەتی نزدەی کۆچ کۆچبرانمان کردووە ئێستا ئەوانەی کە قەرەبوو کراونەتەوە دەگەیشتی ساڵی 91 بوونە گەڕامەتەوە ئێمە دەفەرمون دەگەیشتی بڕۆم بۆ 20 ساڵی دیکە ئێوە قەرەبوو دەکرێنەوە. ئێمە دەگەین مثلا بۆکەی بۆنەوەکانمان بێ یا بۆ نەگەیشتەکان دەگەیشتی ئەو خەرەبووەکەی ئێمە دەکرێنەوە من بۆ خۆم دەگەیشتی 27 ساڵ ئاوەرەشیم چێشتەوە لە ئێران ئێستا بۆ 3 ساڵ دەبێ من گەڕامەتەوە 2010 من گەڕامەتەوە ئەوە 2013 بەسەر داهات هەندێک چین دەگەیشتی فۆرمان پێپڕ دەکەن دەگەیشتی ئەمڕۆمان پێ دەکەن ئایا ئەو بەردەستانە دەگەیشتی تا کەنجی دەگەیشتی جوابی ئەو خەڵکەندنەوە تا کەنجی دەگەیشتی لە خەری خەی هەوڵەتن لەخەو کابرایەکی تەمەنی وەک من ئێستا تەمەنم 60 ساڵەکە ئێستا بۆ من دەبێ ئەگی بۆ کەنجی مەسەڵەن بۆ من دەبێ ئێستا من بۆ خۆم چیمە لە بنە ساڵە دوو کوڕم لەگەڵە بێژن و ماڵ دەگەیشتی ئەوەی هەندێک خۆ من دەکرێت چیازیدان تا كنجي دقيشي أو فقرة دقيشي لو خوارات قرية تا كنجي بدون فقير ودي آية حكمتي فقير وفقرات هي حكمتي ضاونية بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت سەردار لە زاخۆوە فەرموو کاک سەردار. زۆر سپاس چۆنی باشی؟ زۆر سپاس کاک سەردار. دەستپێکێ سوپاس بۆ بەرنامە هەوایە جوان و قەنات هەوایە NRT و زۆر تشتێکی گرنگە بۆ کوردستانە ڕاستی یۆشمن و NRT كردستان یا مرحله که جهالت یا بریا مرحله که دیکو چوبت عالمت کوره بون یه ذکرینه و زور سپاس دست هوا کت کتا ما چید کم زۆر سپاس بۆ تۆش.
وزور بابت هواجی جوانه و حکمت اصلا چبو گنجان آکن و ویگاوه لکردستان گنج و پیر ایک مستوانه یعنی گنج و پیر ایک مستوانه نه اوشین چبکن نه گنجین دست و پت همی ها گره داینه و کس اصلا کس یه به خوشحال اینه که کردستانیه یعنی مخابن که از گنجک لکردستان هیچ امیدک منینه که روژه که از افتخاره یعنی افتخاره از کردستانه بکم زور مخابن یعنی با من 45 سال ختمه هی ویگا به فرقا منوینی نه او نشه چبکت انجی نشم چبکم او برا خودت من قهرات خود بپاشا روژا من اجی برا خودم میوی او زحمتا بری هرچه انجام نبون ویجا از جارکادی از دست خوشیل برنامه هواد کم او از جارکادی پیام خوب و همی دست سالا دستی دا کو جارکادی جاوک براینی جاوک جان جاوک خانوادگی برا خوب دن همی تاخو گنجو پیرو کالو هر کسی که کوه کردستان داد بجید او زور سپاس با هوا جارکادی زۆر سپاس بۆ قسەکان سپاس بۆ کاکسەردار لە زاخۆ زێباری لە ئاکرێەوە فەرموو کاک زێباری کاتت باش کاک شیوان زۆر سپاس کاک زێباری فەرموو بله راستی سبارت برنامه و راستی کاک شیوان امروز چی بگیم الحكومات عالية كردستان چرا خصنا نیا تکمل نیا سفر باره نیا چه حکومت نیا با هولاتیم که دوبین بکاتن بیستن با هولاتی هود کنی چه نکنی ما چه حکومی نه ما نزد بیش بر آلایا نزد چه کس کسی نیا کس بسکه خمودت کسی هل کسی نیا ای زیخا خوب کتا مزنوی و نسبت معاش پیشمرگی زنی چاو دی کسی رو بیتن مناطی خور از دور کتن آفریقا سیاست جدیداتی که حقیق کرده خونیوی در نکردی که خودی کفشو نبچه و چیز بیتن با بیمه پیشنگی ایلین گوتا ما بحث ولی که وقتی که اتو بیتو بحث خود بکاتن هر گوزی در نظر گوتا تیزه متا آچمانی که دست ایتیش دوی که بارش که آچون گوتاس معای پیشنگی ایلین ما گوتاس خونی کریننده در بحث خود کرده بحث رمضان و رمضان بخور قنات ویتیلیتی کازشون وقتی کودش گوتا وقتی پشیده نانو لیست خون استاد که بسیار شیخا شیوه نانو ماست خون اما بچه زریتا با به حکومت ما زریتا با یون بومی زریتا با دولا ما خطنا کردی دولا ما تلنا کردیم ام اسکن شعب ما کردستانه یون رابطه بین حقیقت بیکتن بوشی دزاز بوما شده تمیدیتن بله کاک زێباری بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە زاخۆ فەرموو کاک حەمید حبيب لە زاخۆ حەبیب نەک حەمید حەبیب ببوورە کاک حەبیب لە زاخۆوە بەڵێ کاک حەمید وەلتان باش زۆر سپاس کاک حەبیب کە دیارە بەرنامەکەتان لەسەر گوزەرانی ژیانی بە ساڵدا چۆنە بەڵێ کاک حەبیب طبی حکوومەت پێم وایە تا حەدێک توانیتی هەندێک خوانووی ساڵ بەدووە ساڵ بە سەراچوون دابین بکات بەڵام بڵێن وەکو پێویست احتیمالە کەم و کوڕی هەبن طبی ڕاستە لەسەر حکوومەتە ئەوانەی کە نەتوانن ژیانی خۆیان تامین بکەن یان عمریان پێپەڕیوە خزمەتیان بیکات بەڵام وەکو من ملاحەزە دەکەم هەندێک برادەر قسە دەکەم کە شتێکی وا پێشان دەدن ئەم حکوومەتە هیچی نەکردووە لەم وڵاتە من پێم وایە چاواشەکاری یان ڕووی وڵاتی خۆمان بە شێوەیەکی ناشری پێشانی خەڵک بدەین ئەمە شتێکی باش نییە یعنی دەگەڕێتەوە ئەم کەم و کوڕیە دەگەڕێتەوە بۆ میلەتی کورد بۆ هەمومان پێویستە ئینسان واقعیانە قسە بکرد حکوومەت خۆت دەزانێت ساڵی 91 کوردستان ڕزگار بووە ئینتیفاضە کراوە ئێمە هاتووینە سەر وڵاتێکی وێران وڵاتێک کە 70 ساڵە وێران کرد بێت ئێمە ئەنتیزاری ئەوە بکەین بە 7 ساڵ هەموو شتێک بۆ ئێمە دابین دەکرد مەحالە چونکە خراپکردن زۆر ئاسانە بەڵام ئاوەدانکردنی وەختی دەوێت من دەتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بجا چی ئیدارەی سلەیمانی وەختی خۆی چی ئیدارەی هەولێرە بەڵام ئێستا بۆ خۆشبەختانە هەردوو ئیدارە بوونە یەک شتێکی یەکجار زۆر باشی کردووە یەک مال لەم وڵاتە نییە موچەخۆرێک و دوو موچەخۆری تێدا نەبێت ئەمە
ژیانی بنەماڵەی شەهیدان تا حەدێک باشە خەلێک بە خەلکێکی یەکجار زۆر دامەزراوە دەتوانم بڵێم لە 1 ملیۆن زیاتر موچەخۆرمان لەم وڵاتە هەیە پێویستە ئێمە شتی باشیش بڵێن لە بەرچاو بگرین بڵێن وڵا هەموو شتێک بوویتە هەموو شتێک تەواو وە ڕاستە کەم و کوڕی هەیە بەڵام شتی چاکیش پێویستە ئێمە بڵێن بەڵێ کاک حەبیب زۆر باشە کاک حەبیب سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک حەبیب لە زاخۆ دایکی مەریوان لە هەولێر فەرموو دایکی مەریوان ئەلۆ بەڵێ دایکی مەریوان فەرموو دەستخۆشی و بەرنامە جوانت لێ دەکەم زۆر سپاس دەکەین هیوادارم هەر سەرکەوتوو بن زۆر سپاس سپاس بۆ ئێوەش برای بەڕێز ئاز دەکەم هەندێک ڕخنە پێشنیار بگرم لە حکوومەتی هەرێم باشیان لێبیتن ئەو کرێچیانەی کە کرێچینە و کرێیان گرانە یان کرێەکانیان کەم کەنەوەیان ئەوەتانە پاسەژەریەک یان شقەیەک شتێکیان بدەنێ بەڵێ یعنی دژێوی ئێستاکە ناگوندێ ینی ژیان بەسەر ناچتن زۆر قورسە ژیان ئەوڕۆکە ینی هەچایە تو هار بدەی معاشت هەبیان هیچ بکەی پێڕاناگەی کرێخانی بدەی یان چنێ لە بۆ بژێوی ژیان بیتن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مەتین لە زاخۆوە سڵاو لێ بێ فەرموو کاک مەتین لە زاخۆوە فەرموو کاک مەتین باشە برا زۆر سپاس دەکەم برا سێرە من سەبارە سلفێ خانوبەرە بەڵێ یعنی خۆنیخوا منێ چێگیری نێڤڕوە تقریبا هەمی من ڕایکرد نێڤڕوە یعنی غرفەی مابێ من سەروە تەمام کرد بێژن سلف بوو هەندێک کاژی بەری 3 ساڵە بێژە خۆنیە چێگیری و سلفێ بۆ هاتێ ئەرێ بوو چی یەسێ چێگیری سلفێ بووی هەی من نیڤڕۆ من سەر تەمام کردی و ساقف منە ڕاکردی هەمیە تش پەنجەر دەروی سلف بوو من نینە و ئەوێ چێگیری بەری 3 ساڵە بەری 2 ساڵە سلفێ دەدە بێک و کەشفێک بچ سەرخوانیەوەی بێک و هەر کەسێکی خۆی ببینێت بانقێ یە بۆ چێت کی تۆ سلف ڕۆژانەیە تێن دارێ ئەوە بکەشف مینان هەر جێ بێژنمانی خۆنی نیڤڕۆتەیە تەمام کردی ئایا بلا نیڤڕۆ نەدەن بەڵێ سپاس بۆ زۆر سپاس بۆ کاک مەتین لە زاخۆ ئاوات لە هەولێرەوە فەرموو کاگاوات کاتت باش زۆر سپاس کاگاوات برایەکەم بێگومان بە سەڵاتوان بێگومانێنی وەکو پێویست ئاوەڕیان نێنراوەتەوە لەگەڵ ئەوەشە نەک هەر وەک پێویست بە ساڵەوەشان ئاوەڕیان نێنراوەتەوە بگرە لە هەموو بەرنامەکانی هەموو پرۆژەکانی کە لەو بەرنامانێک کە حکوومەت دایگەڕێژێت بێگومان لە هیچی سەرکەوتونیە بەڵگەش یەکجار زۆرەگەتێ بە هەزاران بەڵگەت بۆ دێنەوە بەڵام بەڕێزێک تازە قسەی کرد کوتی ئەمە لە ساڵی نێوەتوویەکەوە بەراوردی ساڵی نێوەتوویەکی کرد و ئەو هەموو خزمەتگوزاری هەموو خەڵکە موچەخۆر و معیشەتی ژیانی خەڵک من با بە کورتەکەی بەو بەڕێزش و بە هەموو ئەو بەڕێزانەی کە بەو شێوەیە بیرەکەنەوە با پێی بڵێن جانەکەم ئێمە کە دەڵێن لە سەدا حەزدا داهاتی وڵاتەکەمان بۆ دەی لەنەوەدا خەڵک وا دەبینێ حەوت لە سەتەکەی جێی خۆی دەگرێت بەیەکەی بەفیڕۆ دەچێت خەڵک کە گلەی دەکات لەسەرەوە گلەی دەکات یعنی وڵاتی ئێمە کوردستانی ئێمە یەکجار زۆر دۆڵەمەندە ناکرێتەوە ئەمڕۆ باسی بەساڵاتوان دەکرێت ژیانیان لە مەترسی ژیان مسۆگەر نییە یعنی تو منیان دەڵێ ماڵ نییە دوو موچەی نەبێت ژیانەکەم بەڵێ دوو موچەی هیوایە دە موچەشی هەیە بەڵام ئەو دە موچەی بۆ چێیە بۆ کەسانەیە کە حەبد و کۆیلەنە کە سەر بەعیز دێکن و بەڕاستی سەر بەعیز دێکن کۆیلایەتی بەندایەتیان بۆ دەکەن بنا ئەگەرنا تۆ دەبینی دنیای خەڵکی خوێندەوار هەیە دەرچوو هەیە بەڵام ئاوری نەدەرێتەوە بەڵام منیش دەڵێم بەڵێ ماڵی وایە دەموچەی هەیە بەڵام ئەو ماڵانە چێنە ئەو کەسانە چێنە کە دەموچیان هەیە من پێ دەڵێمی وایە 12 نفوسە لەو کوردستانە بەڵگە و پێ دەڵێم موچەکی نییە من کێشەکە لەوەیدا کە خەڵک گلەی دەکا کە گلەی لە حکوومەتەکە دەکا گلەی لەوە دەکا ئەو داهاتەی کە لە عێراقیش و لە کوردستانیش جێی خۆ ناگری ڕێی خۆ ناگری بەدەر لە حەد لە سەدەکە داهاتێکی یەکجار داهاتی دیکەمان هەیە هەم گومرگەکان هەم ئینەوت هەم لە زۆر شوێنی دیکە بەڵام ئەوە جێی خۆ ناگری خەڵکە نیگەرانە لە حکوومەتەکە لەسەرەوە نیگەرانە دا ئەوەندەی دیکەی پێ دەکرا ئەگەر بێت و فەسادی نەبایە ئەگەر بە شێوەیەکی بەرنامە ڕێژی بۆ هەموو بەرنامە
ئامڕێژی بۆ هەموو تەوەرەکاندانەدا بەڕێک و پێشی داهاتەکە دابشکرادا و بە فیرۆسی و گەندەڕی فەسادی لەگەڵ نەبووە بەڵێ کاگاوات دیکە کوردستان و عێراقی پێشەوە سپاس بۆ پەیوەندەکەت لە سەتۆری کۆمەڵایەتی فەیسبوک کاروانڕێ دەڵێت بەداخەوە هیچ باش نییە خۆمان ڕۆژانە چەندان بە ساڵاچوو دەبین ئیش دەکەن و بەدوای بژێوی ژیانەوەن پێویستە حکوومەت چارەسەری هەبێت. ڕۆستەم شوانی دەڵێت ژیانی بە ساڵاچوان خۆشترە لە ژیانی گەنجان. بەڵێ هەڵمەت لە هەولێرەوە فەرموو کاگەڵمەت. ئەلۆم کاتت باش زۆر سپاس کاگەڵمەت. کاکە دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس کاگەڵمەت. ئەوەی تەلەفۆن دەکاتن دەڵێتن هیچ نەکرا لە بۆ هەولێر هەموو کەس دەزانی لە بۆ هەموو کوردستان کرا کە دستریشیان کردە لە بۆ خۆیان کردیا لە بۆ هیچ خەڵکەشیان نەکردیا چونکە بە خۆیان بە هەزارها دەفتەری دەبەن لە سین چەند کەونە سیارە و سیارە خراپێ دێنن لە بۆ میلەتی کورد هەموو خەڵک ئەوەی دەزانی دسترێکی دروست دەکەن فەرمەوە دستری 100 مەتری لە ئەمەڵبەند دستێ زیاتر لە ساڵێکی عقدیان کردووە کە عەلاسات دسترەکە تەواو ببێ ئەوە یشی خۆیانە پێویستە لە سەر حکوومەتی بکرێ ئەو بودجە زەبەلاحی بە ملیارەها دۆلار دێ لە بۆ کوردستان بۆ باسی وێ ناکەم بەس لە دایرەی مرور زیاتر لە چەند ملیار دینار ساڵانە بەس زەریبێ وەردەگرن ئەدیلو باسی زەریبەی عەقاری ئەو شتانە ناکەم بەس باسی بودجە هەرێم دەکەن هەموو خەڵک ئەو شتانە دەزانی بەس باسی شتێک دەکەن کە وڵا بودجەکە بەشی فەرمانبەر خۆیان دامەزران نایڵێ خەڵکیش بکامی ببێ بە شۆرتەوە ئاسایش و ئەوەی یەکێتیش نەبی لە هەولێرە نایکەن بە ئاسایش ئەوەی لە نەخ سلێمانیش بە یەکێتێکی تۆغ نەبی نایکەن بە ئاسایش هەولێریش دەڵێن تەنها دەبی پارتی بی بە دەلیل و بە ئیسپات کە خۆیان باسییان کردووە ئەوەی لە هەولێر پارتی نەبی بابل باپیری با پارتی نەبی نایکەن بە ئاسایش بەڵێ سپاس بۆ کاک هەڵمەت زۆر سپاس بۆ کاک هەڵمەت لە هەولێرەوە کە دوا پەیوەندیمان بۆ لە سەتۆری کۆمەڵایەتی فێسبوک هۆشنگ سەدبۆی دەڵێت هەتاوەکو گەندەڵی هەبێت لە نێو دام و دەستگا حکومەکاندا بە ساڵەچوانیش وەکو خۆیان دەمێننەوە تانیا کفری دەڵێت من هیچ لەسەر تەوەرەکەتم نییە تەنها یەکشت هەیە دەمەوێت باسی ئەوە بکەم کە زیادکردنی ئاوی ماڵانە لەلایەن حکوومەتەوە توخوا لە چ شوێنێک ئەوە هەیە کە بە پێی متر پارەی ئاو وەربگیرێت ئێستا ئەگەر خانۆکە 100 متر بوو 600,000 ئەگەر 200 متر بوو ئەوە 12,000 بە 2 مانگ 24,000کەت بۆ دێتەوە بەڕێزان تاس بێنێ هەر لە خۆشیدا بن لە تەوەریکتر بەنامەکەی خۆتان.